ئەگەر بەرهەم بریتیە لە حیزب من حیزبم نییە من ئەمیری ئەنسار الئیسلامیش بووم بەڵام ئەنسار الئیسلامیشم ئەویست خۆیان لایەنی عەقیدەکە باش تێگەیشتبوون وەلا ئوبەڕائیشیان پاک و عیبادەتیشیان باش ئەمست لایەنی واقع ناسیەکەیان باشتر تێگەێنم کە کوردستانیانە بیرکەنەوە اقتدا بە تالیبان نەکەن خۆیان لە دید و تێڕوانینی خۆیان و کوردستانێتیەکەوە بڕوان نەحەل کرد و هەروەها فکری ئیسلامی زیاتر احتیمام پێ بدەن بۆی سەلەفیەکی ئاوا قاڵب دەرنەچ ئەوە لەگەڵ ئەوانیشە هەرەمان بەرنامەما بوو کە ئەمێریشان بووم دڵسۆزیشان بووم و هەتا ئێستاش هەروایە و برای بەڕێزی خۆ من خۆشمە برای بەڕێزیان نەزانم و کە لە ئەمیرێتیش لایەن بردووم خۆیان بە هیچ شکالاتێکی ئەوەندە گەورەی نابینم چونکە من بۆ خۆم کە هاتمە دەرەستێ ئەمیرم لە دوای خۆم بەجێهێشت کە یەک لە دوای یەک ئەمانە ببن بە ئەمیر ئەگەر ئەویان کوژرا ئەویتر ئەویان کوژرا ئەویتر دوای منشکا گوریان بخوای پەروەردگار ڕەحمی پێ بکە ئازاد ببێ ئینشاءڵڵا ئەگەر بەرهەم بریتێ لە حیزب ئەبێ یەک نقطەی زۆر جەوهەری وەربگرن کە حیزبت دروست کرا بێ زەریبەکەی بدەی یانە بێ خۆت مستەقل بی نەتوانە زەریبە لەسەردان لە وڵاتی میلیشیای وەکو کوردستان هەم یەکگرتوو لە 94 و زەریبەی ئیستیقلالیەتی خۆیەدا ئازاد نەما و ناشتوانێ ئێستا بە قسەی پارتی نەکە چونکە لە دایرەی مەدای مۆغناتیسی پارتی هەیە لەبەرەوە ناتوانێت کاریگەری پارتی و تووشیای لەسەرنە ناتوانێت تۆ مادام حیزبی وجودت هەیە مەڵبەندت هەیە مەزهرت هەیە پەرلەمانت هەیە وەزاراتت هەیە خەڵکت هەیە بوون بە واجهە ئەفەندیانە ئەڕۆن بەڕێ لەبەر تۆ بێت لەو قاڵبەیە حرەکەتکەی قەومیەکە بۆی دانای پارتی قاڵبێکی دروست کردەوە لە ڕێگاتە دەم لێرابی لەبەرەوە گەر بڵێ حرەسی مەقەڕەکانیشت پێویست ناکە ئێمە پۆلیست بۆ تاعینەکە بۆی ئێوە چەکدار نەمێنە ئەمە ئەو قاڵبەیە کە پارتی یەکگرتووی خستۆتە ناو قاڵبی کۆمەڵیش هەر بە هەمان شێوەیە ئێران قبوڵ ناکات لەم قاڵبە دەرچ ئەجینا زۆر لە ئەفرادانی کۆمەڵ ئێستا قەناعەتیان بەوە هەیە بچنە شەخ حرەکەتێکی چەکداری دروست ببێ بۆی عەلە لەقەل بەرگری لە مەزلومیەتیەکەی خۆیان بکەنەوە لە وڵاتێکی میلیشیایە ئەوی بەرامبەرەکەت 2000 کلاشنکۆفیەیە 5000 هەیە بەڵام ئەو خۆی کردو بە ئیدارە و دەوڵەت و لافی دیموکراسی لێدا و لافی ئەوە لێدا کە دەوڵەتە کە هیچیش نییە لە قەبیلەیەک زیاتر لە قەبیلەکەشە خانەوادەیەکی قەبیلەکە مسەیتر ئەگەر مەبەستەکەشەوە بێ وەختێ کۆمەڵ ئینشقاقی کرد و دروست بوو زەریبەیدا زەریبەی یەکەم لەوەی کە وردەوەردا بێ بچێتە قاڵبی یەکێتیە ئەبێ بچێتە ئەو قاڵبۆ کە نەک قاڵبی ناو تەنزیمی یەکێتی قاڵبێک هەیە لێرە ئەڵێ ئاوا مەقبولی وەکو چۆن مەلای مەشهور حاجی لەقلەقێکی گرت و وتی وەڵا تۆ لە مەل ناچی قاچی لە ئەژنۆیەوە بڕی و دەنوچی بڕی و باڵەکانی کورد کردوتی ئێستا لە مەلەچی پارتی یەکگرتووی وا لێ کردوڵێ ئێستا لە مەلەچی یەکێتی ئاوای لە کۆمەڵ کردوڵێ ئێستا لە مەلەچی اینجا جار جاریش بچووکتریانەکەنەوە ئاوا کلک و گوێیانەکەن و بچووکتریانەکەنەوە حتا خۆیانکەن بە پەڕەسێلکەی باڵکرا دانیشە دوای قورسیانەکەنەڵێک بابە مراوی بۆ فڕین باش نیە دانیشە خۆت وەکو مراوی بە خۆت شەرت نیە تۆ وەکو هەڵۆ بچیتە ئاسمان ئەوە شەکە ئەیبینی نێست دەیانی وەکو کاک دڵشاد گەرمیانی خاوەن عەقیدەیە خاوەن ئەخلاقە خاوەن ڕەنجی سیاسیە ڕەنجی دەعەویە پێش ئینتیفاڵزە دوای ئینتیفاڵزە لە بزوتنەوە دوای بزوتنەوە لە ناو کۆمەڵ ئێستاشی بەڵام کابرا سەیرەکە ئەمە کۆمپانیایە ئەمە لە جیاتیەوەی هەڵۆ بێ بچێتە ئاسمان و دابێتەوە نێچیرەکەی خۆی هەڵگرێ ئەمە بۆ بە مراوی چاوەڕێکە نانەکەی بۆ بکەن بە پڕپۆڵە بۆی هەڵدە ئەی کاک محەممەد حەکیم ناڵێمە داوامان کرد 200 پۆلیسمان بۆ تاعین کرد ئێ باشە تۆ بۆ ناتوانانی 2000 پۆلیس تاعین ئەوە سەبەبەکەی ئەو قاڵبێتی ئەگەر من بمویستایە حیزبێک دروستکەم ئاوە منیژەم توانی ئەم پارتی ڕازیە و هەم یەکێتی ئەچووە تەرەفی یەکێکیان وەکو چۆن مامۆستا عەلی باپیر ئەم بەراوبەری کرد 15000 دۆلاری وەرگرتەوە پێشمەرگانەی خستە گەڕ بۆ شەڕکردن بەرامبەر بە پارتی لە دۆڵی هەنارە 15000 دۆلارەکەشی لە نێچیروان وەرگرتو دوایش بایدایەوە کۆسرەت و جەماعەتی داوەت کرد بۆ ئەحمەد ئاوا و بە دایکی کاکشادی ڕەحمەتیش چەشتەکەی لێنە کە شەیدی بزوتنەوەی ئیسلامی
ئەم بەراوبەرایی کە کردووە سەربەکە چییە؟ یەکگرتو 16 مەقڕیان سووتان بە ڕۆژێک و هات خۆی زویر کردو هاتە لای پۆل برە مەرشکاتی کردو تەرەفی ئەم لابایدایەوە لە سلێمانی شاڵ جموجوری زیاتر کردوتەوە پارتی خۆشەوە کەرە ئاوە دەستێکی بەسەریە ناوتی وەرەوەێرە بەجنان ئەیکەم بە دوو بەشۆ بادینەکانە لێ جیابن ئەگەر کردت بە حیزب خۆت دەسەڵاتت نەبوو ئەبێ زەریبەی ئەوە بدێ زەریبەکەشەوە لە حەجمت کەمەکەنەوە دید و ڕوئیات دەگۆڕن تۆ ئیتیجاهت ئاوا بووە ئەڕۆی ئەو ئاوات لێکە چونکە بەبێ ئیتیجاهی قەومیەکە بڕۆی بۆیە ئێستا ئیسلامی ئەبینین لە قەومیەکان قەومیتر سەبەب ئەو قاڵبە ناسریزمەیە ئەو قاڵبە کەمالیزمەیە ئەو قاڵبەی ڕەزاشایە ئەو قاڵبەی محەممەد سیادبەریە کە بە زۆر خەڵکی تێ ئەپەستێنێ بۆیە ئەوانیش ئاوابینی قوبولیان و مەجبوریشم بڕۆم بەدوای بۆ من مەجبور نەبوو مەجبوریش نیم چکە بانگەوازی پێغەمبەران بە سەریحی وازەحی ئەگەینین ئەڵێن ئەمە دینەکە خۆیەتی شتمان نەخستۆتە سەر ئەمە دەلیلەکانمانە باسی ئەو واقعەش ئاواکەین و ئێمە ئێستا هەر لە مەرحەلەی ئیشاین کە زەمینەیەکی عەقائیدی منهەجی دروست ببێت تاکو کۆمەڵێکی عەقائیدی منهەجی لەسەر پەروەردە ببێ ئەو کاتەش حرەکەتێکی عەقائیدی منهەجیەکەین بە حەول و قووەتی خوای گەورە ئێستا لەو مەرحەلەیان کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکەین و منهەجەکەمان هەناسێنین بە خەڵکی دوایش وردە وردە دێنە ڕوڕی ئەو جاهیلیەتەی کە کوردستانی کردو بە دارالکوفر وای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ کەوا بووە نازانم ڕەنجی نەبوو بێ ڕەنجەکەمان بەرهەمی نەبوو بێ بەرهەمیش تەمان لای خوای پەروەردگارە وەڵەن و ئەخیرەن بەڵام بەرهەمە دنیایەکە قسەمان لێ کرد من لەبەرەوە نەمویستوە حیزب دروست بکەم هەتاکو ئەو هەموو تەنازولانە نەکەم کە لەسەر ئەساسی منهەجەکەی من نامەوێت لە دید و تێڕوانینە عەقائیدیەکە تەنازول بکەم بێم بڵێم وەڵا وەلی ئەمرە بڵێم وەڵا سەلەفیم بەڵام ئەویش وەلی ئەمرە وەڵا کاکە سەلەفیم و محەممەد بن عەبدولاویشم بە ئیمام قبوڵە بەڵام سەر بەو مەنهەجە نیم سەلەفیشم سەر بە مەنهەجی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ سەید قوتبیشم پێ قبوڵ و زەمانگی هەشتی شەیاد یەکەینەوە ئینشاءڵڵا پێشم وانیە مەسعود بەرزانی وەلی ئەمر بێ پێشم وانیە ئەو خورافاتە کە درستی کەین وڵا دیفاع لە خاکەکە و بەرامبەر بە داعشی دڕندە و داعشی و ئەوەی کە سەید ئەحمەدەی لێ بەڕاستیەوە هەر بۆ ئەوە باشە خۆی بەو دەموچاوەوە مواجهەی خوای پەروەردگار بکات و سبەینەکە خوای گەورە محاسبەیەکە و بزانم منهەجەکەی منت چەند گۆڕی آخر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ ئەمسالی ئەوانەیە کە ئەفەرمێ سحقا سحقا نامێ هەر پێیانە پێشەوە بۆ حەوزی کەوسەرەکەی من إنك لا تدري ما أحدثوا من بعدك تو نازانی دوای تۆ چیان داهێنا و چیان دروست کرد ئەوان داهێناوە کە ئێستا ڕازین بۆی تەرسەقولی دیموکراسی بێنن لەگەڵ ئەم ئیسلامە پاکەیە بیگونجێت چۆن نەگونجێت چۆن ئەشێشتی